بەڵێ بەردام دەبین دەچینە لای تەوەری بەرنامەکەمان ئەمڕۆ باز لە دیبێتی زمانی ستانداردی کوردی لە دەستکەوتەکان و دەرفەتەکان و ئاڵنگریەکان دەکەین تا دوێنێ لە دامەزراوی ویم با سپۆنسەری دەستگای میدیایی کورسات بەڕێوەچوو. لەم دیبێتەدا چەندین کەسانی شارەزا و شارەزای بواری زمان بەشداریان کردبوو لە ئەم دیبێتەدا. باز لەوەکرا چۆن بتوانین زمانی کوردی بکەین بە زمانێکی ستانداردی خۆی، هەروە ئاڵنگریەکانی بەردەمیان چین، هەروە چۆن مامەڵە لەگەڵ شێوەزارەکانی دیکەدا بکرێت. زمانی کوردی دەوڵەمەندەبەوەی کە چەندین شێوەزارمان هەیە. بەڵێسانە لە ماوەی ڕابردوشدا چەندین سیمینار و پانێڵ ئەنجام درراوە سەبارەت بە پاراستنی زمانی دایک یاخود وەک خۆ دوتت چۆن زمانی ئێمە زمانی کوردی بێتە زمانێکی ستاندارد جیهانی یاخود ئێمە لەکوێی زمانە ستانداردە جیهانەکانین. وەک خۆت ئاماژە پێ لەم دیبێتەدا چەندین کەسانی ئەکادیمی و شارەزا بەشداریان کردبوو. ئەم دیبێتە لەلایەن دامەزراوەی ویم بە سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات بەڕێوەچووسانە. بەڵێ ئەنجا ئەکێک لە بابەتە گرنگەکانی دیکەوەی باس لەوە بکەم زانین چۆن ئێمەش بتوانین وەکو وڵاتانی دیکە چۆن بتوانین ئەزمون لەوان وەربگرین زمانەکەمان بکەینە بە زمانی ستانداردی کوردی خۆی. ئێمە قسە و باسەکانمان لەگەڵ میوانەکەمان دکتۆر نەجمەدین جەباری مامۆسای زانکۆی کوردستان لە سنەکە ڕاستەوخۆ لە ستۆدیۆ لامان میوانە. دکتۆر بەخێرهاتی، سەرچاوەکانم بەخێرهاتی. دکتۆر بەیانیت باش. بەیانیتان باش. سپاس بۆ ئامادەبوونت. سپاس بۆ میوانداریتان گەلێک سپاستانە. سپاس ئێمە هەمیشە لە خزمەت هەموو کەسێکان کە خزمەت بە زمانی کوردی و سەرجەملایەنەکانی کوردی بکات. دکتۆر گیان دەبێت دەست پێ بکەم لە هەر جێگەیەک باز لە ستاندارد بکرێت یاخۆ ستانداردی زمانێکی خۆی بکرێت بێگومان کارێکی گرنگە. پێتان وایە ئێمە خاوەنی زمانێکی ستانداردی کوردی خۆمان؟ لە ڕاستیە ئەگەر بمانەوێ وەک زمانی ستاندارد یەک دانە زمان ڕەچاو بگرین ئێمە جارێ بۆ ئاستە نەگەیشتوین. ئێمە ئیستا دوو دانە شێوە ئیستانداردمان لە زمانی کوردیە هەیە کە ناسراوە یەکیان بە کرمانجی و یەکیان بە سۆرانی. شێو ستانداردێک تریش کە خۆیان پێی ئەڵێن کوردی خوارین، یعنی ئاخێوەرەکان پێی ئەڵێن کوردی خوارین، مەبەستم بە درە و خانەقین و کرماشان و ئیلام و لۆڕستان. لێرەش خەریکە شێوەزارێکی ئیستاندارد بە ناوەندی کەلهوڕی هەڵ ئەقوڵێت. ئەگەر بەم جۆرە بێ ئێمە تایرا بینە خاوەنی زمانی سێ جۆرە زاری ئیستانداردی کوردی کە ئارەزوومان ئەوەیە لە دواییە ئەمانە لە گوران و تەکامڵا بگەن بە یەک شێوەزار و ئەو دوور نییە. باشە دکتۆر بەڕێستان پانێڵست بوون لە دیبێتەکەدا زیاتر فۆکەسن لەسەر چ لایەنێ کردبووە کە ئێمە بتوانین زمانێکی ستانداردی کوردیمان هەبێ هاوشێوەی زمانە جیهانیەکان؟ مامۆستای ئازیزم دکتۆر جعفەر شێخولئیسلامی کە لە کانادا و هاتبوو، هاوڕێی ئێمە دکتۆر فەرەنگیز قادری کە لە بەریتانیا و هاتبوو بەندێشکە لە سنەوە کولەن دیارە دیبەیت مشتومڕ لەسەر بابەتەکانە. بەڵام لەم دیبەیتەیە ئەوەی کە پێداگرین هەمومان ئەوەیە کە جارێکی ئێمە نەگەیشتوین بەوە کە یەک شێوەزار بسەپێنین، بەڵام ئێمە پێویستیمان بە یەک شێوەزاری ستانداردە بۆ ئەوەی کە هەموو کوردان بەیەک و بتوانن ئێرتبات بگرن. ئەم پەیوەندیانە وەهایە کە نەپچڕین لە یەک. جوگرافیای کوردستان هەر لە ڕابردووە هەتاوکو ئیسە جۆرێک بووە کە هەرێم دروست بووە بە پێی سروشت و لێک دابڕاون. کوردستان گەرمێن و کوێستانی بووە، هەرێمەکان کە زستانی هاتووە بەسەر و بەفرباریوە لێک دابڕاون، پەیوەندیەکان کەمتر بوون. بۆ نمونە هەورامان ناوچەیەکە کە هەتا ئەم دواییانێش وەکو قەڵایەک مابوو، کەمتر کەس ئەچوە ناو هەورامان. ئیستا ئێمە لە سەردەمێکین کە پەیوەندیەکانمان چارتر ئەکەینەوە کە بتوانین پەیوەندی بگرین و بۆ ئەم پەیوەندیانەمە پێویستیمان بەزارێکە کە سۆرانی و کرمانجی ئەو ئەرکیان لە ئەستۆریا. دکتۆر کەواتە جوگرافیا کاریگەری هەیە بەسەر ئەوەی کە ئێمە نەتوانین ببینە خاوەنی زمانێکی ستانداردی کوردی یاخود پێویستمان بەوە نیە لە داهاتوودا دیبێت و سیمیناری فراوان بە ئامادەبوونی کەسانی پسپۆر و شارەزا کەسانی ئەکادمی لە هەر چوار پارچەی کوردستان بەشدار بن؟ من باوەڕم ئەوەیە کە ئەم کارە کە دامەزراوەی بەڕێزی ویم کردی کە زۆر دامەزراوەیەکی نەتەوەیی و زەحمەت کێشە ئەبێ هەر بەردەوام بێ، لە شوێنەکانی کێشە بێ هەر بەردەوام بێ. ئەم دامەزراوە
ئەمە لەوانەیە بڵێن وەکو یەکێک لە دیبیتەکان بێ بەڵام بە شوێنی ئەبێ ئێمە ڕاوبووچوونەکانی مامۆستاکانی تش بگرین لە شوێنەکان و پارچەکانی تر کەواتە بەردەوامبوونی ئەم دیبیتانە ڕێشوێنێکمان پیشانەدا کە لە داهاتوە ئێمە چۆن بکەین باشە مناڵانمان چۆن ڕابێنین لە پەروەردەیە کە زمانی کوردی وەکو میراتی داپیران و باپیرانمان بەپارێزین. کەواتە ڕۆڵی پەروەردە چێ لە زمانی ستانداردا؟ دکتۆر هەڵە نەبم لە ئەکادیمیای فەڕەنسا هەرگیز ڕێگە بۆ نادات کە زمانی ئینگلیزی بەکاربێنن. هەروە لە زمانی ئینگلیزی لە ئەمریکا بۆ نمونە لە ڕێگەی زانکۆی کامبریج و ئۆکسفۆردەوە گرنگی بۆ داوە کە تەنها زمانەکەی خۆی ستاندار بێ. کەواتە ڕۆڵی پەروەردە چێ لەمەدا؟ تا چەند لە ناوەندەکانی خوێندن لە زانکۆکان گرنگە کار لەسەر ئەوە بکرێت کە زمانی کوردی بکرێتە زمانی ستاندار؟ ئێجگار گرینگە. ئێمە لە بیری نەکەین ئەگەر زمانی کوردی خاڵی بەهێزی کورد بووە کە هەتاوکو ئیسە کوردی پاراستووە لە نەیاران لە هەمان کاتدا ئەگەر پیاڕانەگەین وەستانداردی نەکەین ئەتوانە ببێتە خاڵی لاوازیشمان. کەواتە ئەو ئەرکە دێت سەر پەروەردە کە مناڵەکانمان وا ڕابێنێت کە بە شانازیەوە زمانی کوردی بەکاربێنێت زمانی ستاندارد و بۆ پەیوەندی بەکاری بهێنێت. ئەمە جیاوازە لەگەڵ ئەوەی کە ئێمە لە ناو خێزانەکانمان لە ماڵەوە چۆن شێوەزاری خۆمان بەکارێنین تۆلیا سەربەستی بەڵام کاتێک کە دێتە ناو دامەزراوەیەکی فەرمی وەکو پەروەردە وەکو زانکۆکان وەکو میدیاکان ئێمە بێت لە زمانێکی ستاندارد پەیڕەوی بکەین هەتاوکو بتوانین کۆ ببینەوە. هەرتەوازایی ئەبێ خۆمان دوور بکەین. باشە دکتۆر ئەوەی لە ئێستا بەدیەکرێت زۆرێک خوێندنگەی ئەهلی کراوەتەوە ناحکومی بە زمانی ئینگلیزی بێ بە زمانی فەڕەنسی بێ بۆ نمونە من کوڕەکەم وڵا لە بەرەوەی زمانی ئینگلیزی ئەزانێت ئەی بەمە ئەوێ فڵان کەس بە هەماش فڵان کەس بە هەمان شێوە بۆ ئەوی فێریان بۆ ئەوی فێری ئەم زمانە بێ یاخود بۆی فێری شارەزای زمانیشتر بێ باشە ئێمە لەگەڵ ئەوان کە مرۆڤ زمانی زۆر بزانێت بەڵام ئەمە تا چەند کاریگەری بۆ سەر زمانی خۆمانێ بە زمانی دایک زۆر کاولکەرە زۆر ئەگەر بمانەوێت بە شێوەیەکی ورد دەرووناسانە بچین دیارەکە من لێزانی بواری دەرووناسی نیم بەڵام قسەی ئەوانە گوازمەوە ژان پیاژە باوکی دەرووناسی مناڵانە ئەوەڵێ کە پەروەردە ئەبێ بە زمانی مناڵی بە زمانی دایک بێت هەتا ئەگاتە 10 ساڵ یەک مناڵ لە 10 ساڵ بەولاوە زمانە دووهەمەکان ئەتوانێت فێر ببێت ئیسا هەرچی هەیە کەواتە ئەو ئەرکە قورسە لە سەر شانی پەروەردەیە و حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ بە جۆرێک مۆڵەت بکاتەوە بۆ ئەم فێرگە ئەهلیانە کە زمانی کوردی لە ناوەندا بێت فێربوون بە زمانی کوردی لە دەروونناسی ئاڵێن کەسێک کە بە زمانی دایکی فێر ئەبێت زمانی دووهەم و سێهەمەکان زیاتر ئەتوانێت جوانتر ئەتوانێت فێری ببێت. بەڵێ اینجا دکتۆر منداڵی ئێستا لە ئێستاەوە هەر دەکاتە چەمەنێک یاڕی باڵین لە 2 ساڵیشدا ئایپاتێکی دێنە دەست دواتر دایک و باوکەکە شانازیێکە لە مناڵەکەی من هەر کوردی قسە ناکە هەر بە زمانێکی فێری ئینگلیزی بۆ مناڵەکەی من زۆر زیرەکەوای لات و دایک و باوک شانازی بەمەوەکەن ئەمە خۆی لە ڕاستی هەڵکی کوشندنی هەم بۆ کۆمەلگان بۆ زمانەکە ئەمە ئێجگار ئەسەن لە وەک دارێک کە قلۆر ئەبێت و لە دەروون و بۆشایی تەیەکەوێ ئەمڕا ڕەشەبایەک دێ ئیخا بە عەرزە ئەم ئافەتە تووشی پەروەردەی کوردی ئەبێت و یەک زەمان کە قلۆر ئەبێت ئێمە بمانەوێت لەو قلۆربوونا خۆمان ڕزگار بکەین چارەمان نییە مەگەر ئەوەی کە پەروەردەمان ببێ بە زمانی تایک زمانی دایکی زمانی کەسایەتی ئێمەیە زمانی نەتەوایەتی ئێمەیە و هەست و نیستمان ئەپارێزێت ئەمە زۆر گرینگە بە پێچوانێ ئەو دایک و باوکانە کە ئاڵێن زمانی ئینگلیسی زمانی پەیوەندی ئەبێت بۆ مناڵەکە ئەگەر مناڵانی ئێمە بە زمانی دایکی پەروەردە ببن لە دواییە ڕاحەتتر ئەتوانن زمانی دووهەمەکان فێر ببن من بۆی ئەڵێم زمانی دووهەمەکان مەبەستم دووهەم و سێهەم و چوارەم و هەمووی ئەمانە ئەتوانن زۆر بە ئاسانی فێر ببن مەرجە سەرەکیەکەی بە پێی قسەکانی ژان پیاژە ئەوەیە کە زمانی دایک لە پێشا فێر ببێت کە بۆ ئێمە کوردیە. باشە دکتۆر ئەمە قورسە ئێمە مناڵ لە دوای 10 ساڵیەوە وەک خۆت بەڕێزت ئاماژەت پێیاکە فێری زمانەکانی تر بێ بەڵام تا 10 ساڵی پەرە بە زمانی دایک بە زمانی دایک قسەکە ئەمە قورسە یاخود ئەرچی چییە ئەرچی دایک و باوکە ئەرچی ناوەندەکانی خوێندنە ئەرچی کەرتی پەروەردەیە کە کار لەسەر ئەمە بکە ئەم گرفتانە ستێپ بای ستێپ چارەسەر بێ. سەنگەری یەکەم خۆی لە خۆیان خێزانە
ئەمە سەنگەرێکە کە پارێزەری هەموو دەستکەوتەکانی نیشتمانە بە زمانیشەوە کەواتە لە خێزان و دەست پێەکەین ئەم ڕادێتە ناو پەروەەردە بۆی کە ئەو زمانە زمانی کەسایەتیە مناڵ ئەگەر ببینێت کە دایک و باوک جۆرێک قساکات پور و خاڵ و مامی جۆرێک قساکات بەڵام خۆی بە جۆرێکتر خەریکە ڕادێت لە پەروەردەیە ئەمە بێگانەی لە خۆی دروزەکە لە خۆ نامۆبوونە ئەتۆرێ لە خۆی و ئەمە زۆر کێشی دەرونی بۆ دروستەکات دەروونناسان لەسەر ئەما بێ قسە بکەن بەڵام بەڕاستی پڕەبێ لە کێشە ئێمە لە سەنگەری یەکەمەوە کە خێزانە دەست پێەکەین بە شانازیەوە مناڵ فێر ببێت تەواوی ئەو بیت و چیرۆک و قسە و بەسەرهات و مەتەڵ و ئەمانە لە زمانی دایک و باوکیەوە ببیسێت سەنگەری دوو هەم گەڕەکە ئەم ڕادێتە ناو فێرگەکان. باشە دکتۆر جیاواز لە بابەتی پەروەردە و خێزان و خوێندنگاکان دوێنێ لە دیبێتەکە تا ئاماژەتان بەوەدا بوو کە دەڵێن زمان تەنها بابەتی زمانەوانی ناگرێتەوە بەڵکو و کللتوری و مێژووی و سیاسی دەگرێتەوە ئەمە مان بۆ ڕوونکەرەوە چۆن؟ ئەوەی کە باسی زمان ناسی بێ زمان ناسەکان دێن باسی یاسا و ڕێسای ناو زمانەکەن کە بۆ نمونە ئەڵێن ناو چۆنە چۆن دروستە بێ ئاوەڵ ناو لە کوێیا بێکی ئەمە کارێکی زمان ناسانەیە بەڵام ئەوەی کە زمانی کوردی چۆن ستاندارد بکرێت ئەمە کاری هەمووانە بە تەنیا زمان ناسەکاننا بە حکوومەتەوە بە پسپۆڕانەوە لە هەموو بوارەکانە دەروون ناسان کۆمەڵ ناسان ئەمانە بێ هەمویان بێن بۆ ئەوەی کە ئێمە ڕێگە چارە بدۆزینەوە کە زمانێکی ستانداردی گەورە دروست بکەین وەک چەترێک هەمومان لەژێر سێبری خۆیان بگرێت. دکتۆر باسی ئەومان کرد کە ئەمە کێشەیە پێویستە سەرەتا لە ناو ماڵە دایک و باوک دواتر ئەرچی پەروەردەیە ئەرچی لایانی پەیوەندیدارەکە کار لەسەر ئەم پرسە بکات بەڵام ئەی گرفتی زاراوە بۆ نمونە زاراوەیەک لە زاخۆ یاخود لە ڕۆژهەڵات یاخود لە ڕۆژ ئاوا لە شارێ لە ناوچێک زاراوەکان بە شێوەیەک بەکارێت ئەی ئەمە تا چەند گرفتی بۆ ئێمە دروست کردووە یاخود ئەوەی کە ئێستا ئێمە دیقەتین هەنێ وشەی ڕەسەنی کوردی هەیە خەریکە مەترسی لە ناوچوونی لەسرە ئەوەی کە باو باپیرانمان قسەیان پێ کردووە ڕاستە با سەرەتا بینە سەر زاراوەکە کاک ئاکام پرسیاری جێنابێت ئەوەندە جوانە زۆر هەڵەگرێ من بە خێرایی ئەچمە سەری زاراوەکان میراتی ئێمەن دەوڵەمەندی ئێمە زۆرمان زار هەیە لە زمانی کوردیە و ئەتوانین زاراوی زانستی لە هەر کام لەم زارانە هەڵبگرین من دوور نەچم یەک نمونە هێنمەوە ئێمە لە زاری کوردی فەیلی دوودانە زاراوەمان دروست کردووە یەکیان توانست یەکیان زانست ئەمانە خۆ لە سۆرانیان نەبوون ئێمە ئەم دوو ئیسڵاحە ئەم دوو زاراوە لە زاری فەیلیەوە هاتن کەواتە زاراکان ئەتوانن دەوڵەمەندی زمانی کوردی پیشان بدەن ئەو زارانە هەر ناوچەیەک ئەمە بۆچوونی منە لەوانەیە مامۆستایان بۆچوونی تریان بێ من ئەمە بۆچوونی خۆمە هەر ناوچەیەک پێویستە بە زاری خۆی بخوێنێت بەڵام زاری ئیستانداردیش لە پاڵی ئەبێ بخوێنرێ چونکە بۆ بەقامان ئێمە هیچ ڕێگەیەکمان نییە مەگەر ئەوەی کە خۆمان یەک بخەینەوە. ئەمە بۆ قسەکردن ئەی بۆ نووسین دکتۆر بۆ نووسین دیارەکە پێداگری لەسەر ستانداردا بەڵام ئەمە بەومانە نییە کە هەورامی ئاخێوەری بەڕێزی هەورامی ئێمە بە هەورامی نەخوێنێت یا نەنووسێت بنووسێت ئێمە ئەمە هەموو بەرهەمەمان بە هەورامی هەیە بە لەکی هەمانە بە کەلهوڕی بە فەیلی بە کرمانجی ئەمانە هەموو دەوڵەمەندن چ کێشەیەک با بەمەش هەر بنووسن بەڵام زمانی ستاندارد لە پەڵ ئەمانەیە بێت هەتا بگورێ گوران یا وشەیەکی ڕەسەنی کوردیە بە معنای تەکامڵ ئێڤۆلوشن ئەو تەکامڵی کە بە مرور پێک دێت و ئەتوانێت زمانەکانمان هەڵبچنێ و بە شوێنێکی بگەێنێت. بەڵێ کەواتە دکتۆر هەر زمانێک زاراوەی زۆر بێت ئەو زمانە دەوڵەمەنە ئەو زمانە دەوڵەمەنە ئێمە دوور نەچین بۆ زمانی عەرەبی یعنی لە پاڵدەستەکانمانەوە ئەو عەرەبیمان لەلایە ئەو فارسیمان لەلایە ئەمانە کە کەمێک ڕیشەدارترن چونکە تورکی زۆر زاراوان ئێجگار زۆرە لە فارسیشە هەر بەو جۆرە و ئەم زارانە بۆ نمونە بۆ وشتر ئەوان چەندین و چەند هەمبەریان هەیە لە عەرەبیە ئەمە هەموو لە زارەکانەوە دێن. دکتۆر تا چەند گرنگە میراتی ئەدەبی نەتەوەکی خۆمان پاشەکەوت بکەین باس لەوە بۆ کردین کە تەنها زمانەوانی ناگرێتەوە ڕەنگە لایەنەکانی مێژووی کللتوری سیاسی بگرێتەوە من کللتوری و هونەری لێ هەڵدەبژێرم باسمان لەوە بۆ کە بزانین ئایا چۆن تا چەند گرنگە میراتی نەتەوەکەمان پاشەکەوت بکەین لە ڕۆی هونەری لە ڕۆی نووسینی نووسەران و ئەدیبان و ئەوانەی کە بابەتیان ئامادە بە زمانی ڕەسەنی کوردی تا چەند گرنگە ئەمانە پاشەکەوت بکەین. لە ڕاستیە دادستانە ئەمە وەکو یەک دانە
میراتی زۆر گەورە چاوی لەیەکەین تەنها ئێمە پێداگر فقط لەسەر میراتە ئەدەبیەکان نەبین بەڵکو ئەوانەیەشی کە زارەکی و دەڤکی بە ئێمە گەیشتون وەکو میرات ئەمانە هەموو هەڵبگرین و بتوانین خۆمانی پێ بەهێز بکەین ئەمە پیشانی ئەدات کە ئێمە ڕیشەدارین ئێمە ڕەگمان داکوتاوە ئێمە لە درێژایی ڕۆژگارەوە هاتوین و ئەتوانین ئەو میراتە بەکاربێنین بۆ داهاتوومان ئێمە زۆر زاراوەی زانستیمان پێویستە کە پێویستە ئەگەر زمان وەکو دەستاڕێک لە بەرچاو بگرین ئەم دەستاڕە لەسەر و وشەیەکەین دایکانی ئێمە کە دەستاڕیان ئەهاڕی گەنمیان ئەهاڕی یان نۆک لەژێر و بە سواوی ئەو گەنمیان ئەدا دەرەوە ئەم وشە تازانە لەکوێوە دێن لەو پاشەکەوتەوە دێن لەو زارانەوە دێن کە دەوڵەمەندی ئێمەیە و ئێمە لە هەر کام ئالەمانە ئەتوانین دروست جا دکتۆرێکێک لە ئاڵنگریەکانی بەردەم ئەوەی کە زمانێک نەبێتە زمانی ستانداردی خۆی چەندی وڵاتەیە کە زمانەکەی تواوەتەوە نەتەوەکەشی لەگەڵیدا تواوەتەوە یەکێک لە کێشەکانی ئاڵنگریەکانی با بڵین بەردەمەوەی کە زمانێک نەبێتە زمانێکی ستاندارد و گشتی ئەوژەوەیە کە سەرچاوەیەکی نەبێت کە بتوانێت پشتی پێبەستێ بۆی زمانەکەی کۆبکاتەوە پێ دوایە ئەمە سەرچاومان لە بەردەستدایە زۆر میراتی مەکتوبی ئێمە بە دڵنیاییەوە ئەگەر بمانێ وەکو دەستپێک ئیستا باوەتاهری هەمەدانی ڕەچاو نەگرین لە سەدەی شەشەمە کۆچی ئەگەر ئێمە بین بۆ مەلاپەرێشان لە سەدەی هەشتەمی کۆچیەوە ئێمە میراتی نووسراوەمان هەیە و ئەمە پیشانی ئەدات کە ئێمە گەلێکین کە ڕەگمان داکوتاوە دەوڵەمەندی ئەو گەلانەی کە ئەو میراتە مەکتوبیانیە ئیسە تووشی کێشە بوون ئەندۆنێزیەکان بۆ نمونە ئەمانە میراتی نووسراویان زۆر کەمە مالیزی بە شوێن بە زەڕەبین بە شوێن میراتی خۆیان ئەگەڕێت ئیسە چه شوێنەوار بێت چه بەرهەمێک بێت و ئەوان کۆنترین بەرهەمەکانیان لەوانەیە بە 100 ساڵیش نەگات ئێمە لە چەندین و چەند سەدەوە هاتووین بەڵێ ئەمە ڕەسەنایەتیە ئێمە پیشان ئەدات و ئەمان هێڵێتەوە چترە ئەمان حیفزمان بەڵێ مامۆستا باسی مەلات کرد دکتۆر یاخود بڵێ مامۆستای ئاینی ئێمە خاوەنی ئەوانی کە باس کرد بابەتاری ئەمەدان یاخود خاوەنی نالی سالم حەزرەتی مەحوین پرسیارەکەم ئەوەیە دکتۆر ڕۆڵی مامۆستایانی ئاینی لە ئێستاە چیە بۆ ئەوەی کە ڕۆژانە کاریگەریانە لەسەر کۆمەلگا قسەکانیان بە هەند وەرەگیرێت کاریگەری ئەوان چیە ڕۆڵی ئەوان چی ئەبێت لەسەر پاراستنی زمانی دایک مەرحەبا زۆر پرسیارێکی جوانە بڕوانە مزگەوتەکان بۆ ئێمە حوجرەکان و لە مزگەوت حوجرە بینە دەرەوە تەنانەت جەمخانەکان بۆ کوردانی یارسان ئەمانە هەموو سەنگەر بوون کە زمانی کوردیان پاراستووە زۆربەی ئەم شاعرانەی ئێمەوە ئێمە حوجرەنشین بوون لە حوجرەکان و هاتوون مامۆستا محەممەد علی قەرداغی لەسەر ئەمە کتێبێکی نووسیوە کە حوجرەکان چەندە خزمەتی بە ئەدەبیاتی کوردی کردووە ئەم ڕۆڵە ئەوەندە گرینکە کە ئێمە لێکی بدەینەوە بەردەنگی یەکدانە مامۆستای ئاینی لە مزگەوت تا کۆمەڵانی خەڵکە چونکە زمانی ستاندارد پەیوەندێکی لەگەڵ ئیلیت هەیە لەگەڵ ئەوانەی بڵێن لێهاتوو نخبەی یەک کۆمەڵگان بەڵام کۆمەڵانی خەڵک لە ناو مزگەوتەکانە کۆبنەوەکو بەردەنگی ئەو مامۆستایانە و ئەمان ناتوانن پردێکی پەیوەندی دروست بکەن کەواتە ئەرکیان ئێجگار قورسە چ بە قسەکردن و خوتبەدان چ بە نووسراوە ڕاستە دکتۆر وەک دەزانی چەندی وڵاتی دراوسێ لە چواردەورمانە ئەوان دێنە وڵاتەکەی ئێمەوە جابار هۆکارێک بێ گەشتیارێکی زۆر دێتە وڵاتەکەی ئێمەوە چەندین وشەی بیانی تێکەڵ بە زمانەکەمان بووە گرنگە کە ئەم وشە بیانیانە لابین بۆ پاراستنی زمانەکەمان یاخود گرنگە کە ئەم وشانە دەوڵەمەند بکەین ڕەنگە هەر دوێنێ لە دیبێتەکەی ئێوەدا چەندین وشەی فارسی عەرەبی ئینگلیزی تێپەڕ بوو بێ سەرجانە چۆن مامەڵە لەگەڵ ئەمەدا بکرێ کە دیبەیت یەکێکیانە من وا تێگەم زۆر جار ئەم وشانە بەری ناگیرێت یعنی تۆ ناتوانانی بڵێ من ئەم وشە بەکار ناهێنم ئیتر هاتووە وەکو دیبێت یەکێکیان کە ئیتر ئەمە چارەمان نییە ئەگەر ئاکادمیای کوردی کارا بێت و دەستە و بردی ببێت بە دەستە و برد ئەتوانێت بە خێرایی هەمبەری هەرکام ئالەم زاراوانە دروست بکات ئەم زاراوانە کە دێتە ناو زمانی کوردی مەرجەکەمان ئەوەی کە زۆر بە خێرایی
و بە ئابووری ئەکادمیاک مەبەست کە ڕۆژ ئاوا و باشوور و ڕۆژهەڵات و باکووریشی تیابێت بە دڵنیاییەوە من دوێکێش باسم کرد کورد پێویستی بە یەک دانە ئاکادمیایە نەک دوو دانە بەڵام ئەو ئاکادمیا ئەبێت لە تەواوی زارەکانەوە پسپۆڕ و لێزان بانگ بکات کە بە دڵنیایی و ڕۆژهەڵات جگە لە زاری زازاکی هەموو زارەکانی تیا قسە پێکرێت ئەمە فەیلیە ئەمە لەکیە کەلهۆڕیە هەورامیە سۆرانیە هەتاگاتە کرمانجی یعنی هەر لە بەدرە و هەر لە چەرداوڵ و سەیری بکات تا گۆگاتە ماکۆ هەموو زارەکانی کوردی لە ڕۆژهەڵات هەیە جگە لە زمان جگە لە زازاکی ئێمە لە زانکۆی کوردستان لەسنا هەوڵێکی ئێجگار زۆرمان داوە بۆ ئەوەی کە ئەو زمانە ستانداردە لە هەموو شوێنەکە بپارێزین لە کۆنفرانسەکانە لە نووسینەکانمانە لە گۆڤارەکانمانە هاوڕێی زۆر بەڕێزم دکتۆر بەختیار سەجادی خەباتکارێکی مەزنە لەم بارەوە دۆستانی ترمان هەر بەم جۆرە ئەمانە هەموو هەوڵێکمان دەست پێ کردووە بەڵام ئێمە لە ناو لای خۆمان باوەڕمان بۆ نییە کە ئێمە ئاکادمیایەک دروست بکەین ئێمە باوەڕمان بۆیە کە یەک دانە ئاکادمیا ببێت لە شوێنەکانی ترەوە ئەم مامۆستایانە بێن لەو ئاکادمیا یاساکانی زمان ڕەچاو بگرن وەک یەک ناوەند و یەک دانە زاراوە دروست بکرێت بۆ هەر باشە ئەمەکو ڕێگە چارێک دیاری کراوە دکتۆر ئەم ڕێگە چارەسەر چۆن دیاری کراوە هەوڵتان داوە کە سوود لە ئەزمموی وڵاتانی دیکە وەربگرن ئەمە پێشنیارە ئیساگە سەرنج بدەین زمانی فارسی خۆی لە خۆیان سێ وڵات بە فارسی قساکە ئێران و ئەفغانستانە و تاجیکستان ئیسا ئەفغانستان کێشەی لەگەڵ زمانی فارسی هێچکان پێ خۆشە پەشتوونەکە سەربخەن تاڵەبانێکی ئیسە لەوێ دەسەڵاتدارە ئەوە تووشی کێشە بووە بەڵام لەم سێ وڵاتە بەس لە ئێرانە و لە تارانە فەرەنگستان هەیە فەرەنگستانی زمان و ئەدەبی فارسی ئێمە ژواتی ئەگەین کە ئەو ئاکادمیای کە لە هەولێرەیە هەر ئەوە ئاکادمیا دەوڵەمەند بکرێت لە هەموو زارەکانەوە مامۆستا ببێت کیفایەتە بۆ ئەوەی کە زمانی ستاندارد هەوڵی بۆ بدەن و ڕەچاوی بدەن. باشە دکتۆر کەواتە ئێمە تاکە میلەتین کە کێشەی زمانی ستانداردی کوردیمانە یاخود ئەم گرفتە بەرۆکی وڵاتانی تریشی گرتوۆتەوە یان بەرۆکی میلەتانی تریشی گرتوۆتەوە لە تەواوی جیهانە بەرۆکی هەموو عالەمی گرتوۆتەوە یعنی ئەمە هەر لە دراوسەکانمانەوە من فارسیم نمونە هێنا بەڵام چۆ بۆ عەرەبی چۆ بۆ تورکی تۆ کام تورکە لە ئیستانبولەوە ببە مەسەلەن بۆ قەرقیزستان ئەم دوانە بتوانن لە ئاخاوتنە لێک حاڵی ببن تێناگەن هەر تورکیشە ئەسڵن تێناگەن یا لە ئازەربایجانەوە هەر بۆ جۆرە لەگەڵ تورکیاگە قسە بکەن ئەمانە لێک تێناگەن دیارە کە ئەم گرفتە لە زۆر وڵاتی کێشە هەیە بۆ نمونە لە ژاپۆن دۆستێکی ئێمە لەوەیە مامۆستای زانکۆی لە تۆکیۆ ئەڵێ کە زۆر ئاخێوەری باکووری ژاپۆن دێتە باشوور ئەمانە بە زەحمەت لێکتر تێگەن کەواتە ئەم کێشە لە هەموو وڵاتان هەیە ئێمە دڵمان بە خۆمان نەمێنێ ئێمە پەرتەوازەی باشە دکتۆر لە تەواوی جیهاندا هەڵەنە بمڕێکە بڕێستان شارەزایکی باشترتان هەبێت لەو ئامارەدا هەڵەنە 7,000 جۆر زمان هەیە لە تەواوی جیهاندا زمانی کوردی لە کوێی ئەم زمانانەدایە و ئایا زمانی کوردی کێکە لەو زمانانەی کە بتوانرێت بە ئاسانی فێر ببیت؟ من ئەو هەژمارەکە بیستومە تاوکو ئیستا من 5,000 تا 6,000 بیستوە چونکە هیچ پێناسەیەکی تایبەت نییە کە بڵێن کامەزارە کامە زمانە بەڵام سەررجەمەوەی کە یونسکۆ دەریە بڕێ ئەمریکی ئەبوو جۆر لەو چەشنەمان هەیە ئەمە کە لەناو ئەم 6,000ەیە زمانی کوردی جێەکەی لەکوێیە زۆر شت نووسراوە لە ویکیپێدیا و لە جیهانی مەجازیە هەیە من خۆم گومانم ئەوەیە کە ئەگەر بۆی بگەڕێی واتی ئەگەم زمانی کوردی لە ڕیزی 20 زمانی سەرەکی جیهانە بێت لە باری دەوڵەمەندیەوە ئیسە ماوەتۆ ئەوە کە ئێمە ئەم زمانە دەوڵەمەندە بەکاربێنین بهێنینە قسەکانمان و بیگوازینەوە بۆ بەرەکانی داهاتوومان. دەستخۆش سپاس بۆ تۆ ماندوومان کردی زۆر خۆشحاڵ بووین کە ئەمڕۆ لەگەڵمان نابووین. گفتوگویەکی خۆش بە دکتۆر بەس کاتمان نەماسانە بابەتێکی گرنگە و دکتۆریش زانیاری ورد و ئەکادمی لە سپاس بۆ ئامادەبوونت هەمیشە دکتۆر سپاس بۆ دکتۆر نەجمەدین جەباری مامۆستای زانکۆی کوردستان لە سنەکە ڕاستەخۆ لە ستۆدیۆ لامان میوان بوو. بەخێر بیت دووبارە.